ئەگەر ئافرەت دابنین بە خان یان بە خانم یەکەی پێکهاتنی کۆمەڵگا کە ئەم ئیدارەیەکە و سەرپەرشتیەکە لێرەوە لە ماڵی خۆیەوە دەست پێ ئەکا. ئەگەر ئەم یەکەیە تۆکمەنە بێ لەو سەرەوە مستەمەعێکی فشەڵ و هیچ لە باران نەبوومان بۆ دروستە بێ. بۆیە ئەبێ خانەی ماڵەکانمان لەگەی خانی خانمەکانمانە زۆر تۆکمەکەین بۆ ئەوەی کە ئەو کۆمەلگایی لەسەر ئەمە دروستە بێ کۆمەلگایەکی میسالی و نموزەجی بێ، شانازی پێوە بکەین. هەڵوەشانەوە لە بەد یەکترازانی ئەم خانانە، ئەم کۆمەلگایانە، ئەم ماڵانە، ئەم خێزانانە یعنی لە بەد یەک هەڵوەشانی کۆمەلگا. ئەوروپا بۆیە جەمسەرەکانی یەک ناگرێتەوە هەتا ئێستاکێنەش باجی ئەوە ئەدەن چونکە لە ماڵەوە خانە و خێزانیان فوتاوە، گەورەترین معاناتیان هەیە. ئەو ئولفەی تۆ هەستی پێەکەی، خۆشی تۆ هەستی پێەکەی، ئەوە چیتەوە ئێوارە براو باوک و کەس و کار لە مناسەبەکانە عەشرەتێک و بنەماڵەکەی خۆتە بینی، سەلام و کەلام و سۆشیاڵێکتان هەیە لە بین یەکا کۆتان نەکاتەوە، سەدان و هاتوچۆ بەدەم یەکەوە بوونتان هەیە، ئەوە لەوێ هەر نابینیت. ئەوە خۆشبەختەکە لەگەڵ دایکێکیان لەگەڵ باوکێکی جیابووە ماوەتەوە، چکە زۆربەی عایلەکانیش لەوێ لێکترازاون. قەت خۆزگەیان پێمەخوازن ئەوی لە نزیکەوە ژیانیان نەبینێ نازانێت ئەم کۆمەلگایە چەند فشەڵە، چەند لە ڕووی پێشکەوتن و تەقەدم و ئەوە ئەیان بینیت، بەڵام بەداخەوە لە ناخەوە هەر هەمووی لە بەدێک هەڵوەشاوە. ئەگەر چوار کەس پێکەوە بن لە ژوورێکە ئەلە نێوە هۆمۆسێکسوالن و هەمووتان پێکەون هاوڕەگەز بازن چیەکەن و قەڵە باڵغیە لە مێشکی ئەوە جێی نابێتەوە. ئەم خانانی خۆمان کە ئێمە تەنها ئەمەمان بەدەسەوە ماوە، ئاخر معقلێک ئاخر سەنگەرێک کە ئێمە وەکو کورد وەکو موسڵمان دیفاعی تیاکەین خانەکانمانە، ناو ماڵ و خێزانەکانمانە. ئەگەر ئەمەمان لەدەستچوو سەنگەری ترمان نامێنێ، چکە سەنگەرەکانی تری پێش هەمووی دۆڕین بەداخەوە. پاشەکشەمان کردوێ سەکەنە بەزم خانەیە ماوە. ئەگەر ئەمە لە بەرێک هەڵوەشە ئەزان چۆن پەرتەبین. ئەوروپا خان و شوقەی هەیە، بیدا بە کچێک کاگاتە تەمەنی 18 ساڵ، بیدا بە کوڕێکە گەورە ئەبێ، بیدا بە کەپڵێک، بیدا بە ژن و مێردێ، بیدا بە مناڵێک کە باوکو دایکی جابوونێتەوە. بەڵام بەداخەوە ئێمە خانوەکانمان بەشی خۆمان ناکە کە چەند نەفەرێکی تایە ئەنجا وەرە جیاش بینەوە لە بەرێک هەڵوەشی. بۆ یاچیەکمان کردووە دەست بەم خانانەوە بگرین، چکە ئەم خانانە خۆشەویستەکەم قورسترین و سەختترین شتە کە چارەسەر بکرێ